بە درێژایی مێژوو خەڵکی کوردستان دژی زوڵم و ستەم وەستاوەتەوە و داوای ئازادی کردووە. لە ڕۆژمێری سیاسی کوردستانیشدا دەیان ڕۆژوو بۆنەی بەرخودان و بەرەنگاربوونەوەی داگیرکەران تۆمار کراوە. ڕۆژی 19 ئایاری ساڵی 1970 لە ڕۆژمێری بەرگریدا بە ڕۆژی ڕاپەڕینی خەڵکی شارۆچکەی ڕەواندوز دژی زوڵم و ستەمی حیزبی بەعس تۆمار کراوە. ڕاپەڕینەکەی شاری ڕەواندوز ئەو کاتە دەست پێ دەکات کە ڕژێم دەست بە خاپورکردنی خانووی چەند هاوڵاتیەک دەکات لە گەڕەکی ناوڕەزان. ئەمەش ڕووداوێکە دانیشتوانی شارەکە پێیان قبول ناکرێ و سەرئەنجام ڕاپەڕین بەرپا دەکەن. ئەو ڕۆژەی کە ڕاپەڕینی ڕەواندوز دەست پێ کرد لە گەڕەکی ناوڕەزان کە ئێستا گەڕەکی نەورۆزە، خەڵک بە حماسەتێکی زۆرەوە هەمویان بە ژن و پیر و پیا و منداڵەوە ڕێگریان لەو هەڵمەتەی بەعسیەکان کرد کە بەنیاز بوون لە دۆڵی ئاکۆیان ئەنفالێکی دیکە لە کوردستان ئەنجام بدەن. ئێدی کە دواتر پەرەی سند و هاتەوە ناو شار و تەواوی شار و تەواوی خەڵکی شار بە گەورە و بچووکەوە توانیان کۆنتڕۆڵی شار بکەن و بەعسی دڕندەکان و خائینەکانی کە لەگەڵیان بوون و دەریان بنێن. بەداخەوە یەکەم شەید کە مام محەممەد زێندین بە وتافی الله وەکبەر لا ئیلاهە ئیلا الله چۆ پێشەوە و بۆ یەکەمین شەهیدی ئەو ڕاپەڕینە پرشکۆیە کە تاوکو تاچێک لەم شاردا مابێ بە شانازیەوە باسیەکە. ئیدی کە دواتر کۆمەڵی خەڵکی دیکە شەهید بوو، بریندار بوو. دوای 33 ساڵ لە ڕاپەڕین و 28 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی بێئومێدن دەڵێن ئەو چاوەڕوانیەی لە دەسەڵاتی کوردی هەمان بوو نەهاتە دی. ئەوە ئینتفازە نەبوو ئێمەکردنەوە، ئێمەوە قومار بوو. هەندێک کەسی پیاوی کرد لە پیاوەتی یەخست هەندیسانی شینامەردی کرد بە حکومەت دەمن بگا مەقسەدێ من چیا کەسانی پیاوی لێ یەخستن، هەندێک کەسانی شینامەردی کرد لە پیاو بوونێ ئەو پێرەن قومار بوو. وڵا ئینتفازە نەبوو کردن. ئەوەی ئینتفازەن کرد کە خەڵک لە سایەوە حکومەتەی بەحەسێتەوە بۆ ئەوی بتوانی دوار ڕۆژەکی خۆش بۆ نەوەکانی دابین بکە. نەمانزانی تووشی ئەو بێ موچەیە و ئەها موچە هاتکۆرە عالەمە تووشی نەفسی بووە کاکە ئاگایان نەچێەوە. ئەوان بە خۆ چایبیان نییە لە ماڵی خۆ دانیشتینە بە هەزاران گەنجۆ تا منێران ئەو تەشی نەمە نیەفرۆشم بەخۆی لە خێرە دەرنەچی ڕۆژانە خەڵکەکەی دیناری وێنە بانجێک کەمی وارە مۆرە کاکە ئەو بای 200 دیناری و بای 1000 دیناری لۆ خۆ بەغا. ڕەواندوز هەر مار نییە شەهیدی نەبی. چەند جار ماری سۆتای، چەند جار عەزاب درای، چەند جیرانە و عەپسکرانە و لە تەعزیب دابووینە هەتا ئێستاش بە نسبەت لە ڕەواندوز چی پێوە دیار نییە کە لۆی کرابی. ڕاپەڕینەکەی 19 ئایاری ساڵی 1970 شاری ڕەواندوز بە خوێنی 6 شەهیدی شارەکە تۆمار کرا کە یەکەم شەهیدیان محەممەد زێندین بوو کە بە دروشمی الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله هێڕشی بۆ سەربارەگاکانی بەعس بردووە. ساڵی دواتر هەر لە سەربەشداریان لە ڕاپەڕین ڕژێمی بەعس 13 هاوڵاتی شارەکەی ئەنفال و 55 هاوڵاتی دیکەشی زیندانی کرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.